پیاوی وا کۆمێنتە نووسێ کۆمەڵێ سایت فاسد دەڵێ ئەوەندە کۆمێنتم بۆ بنووسا ڤیدۆکەت بۆ ئەنێرم. پیاوی وا کۆمێنتە نووسێ بۆ ئەو کەسانە بۆ ئەوی ڤیدۆکەی پێشاندن. عاشقی ئەوەیە کە لاشەی کەسێکی بەدڕەوشت ببینێ. پیاو شەرمی لێکە. ئەگە تەماشایکەی لە پیاوی سڵحەکە باپیرەیە هەندێکیان خاوەنی خێزانە، خاوەنی کچە، خاوەنی خوشکە، بەڵام بەداخەوە تەماشا دەکەی شەرم دەکەی ئەمە کۆمێنتە نووسێ بۆ ئەوەی ڤیدۆیەکی بەدڕەوشتی و خراپەکاری بۆ بێت. گەشتبێتە حەدێکی ئاوا پێشەکی دەڵێم حاشا لە ڕووی بەڕێستان ئەجەلەکم الله ڕێز و حورمەتی تایبەتیم بۆ کەسانێکەیە کە خاوەنی ئەخلاق و ڕەوشتی بەرزن. بڕۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان تەماشا بکە بزانە ئەو خەڵکە زۆربەی ئەخلاق و ڕەوشتی لەدەستداوە. ئافرەتێک، کچێک، بێوەژنێک دلۆڕی بەڕێستان بێڕەوشت بەدڕەوشت ئەمە جوێن نییە، ئەمە سیفەتە. ئاگادار بەدڕەوشتی بە کەسێک بڵێ بێڕەوشتە جوێن نییە، ئاگاداری خاڵە بن. بێ ئابڕوو دوو لە ڕووی بەڕێستان شتێک بڵاو دەکاتەوە بە ملیۆن خەڵک بە دوای ڤیدۆکە یاگەڕێ. پیاوی وا کۆمێنتە نووسێ کۆمەڵێ سایت فاسد دەڵێ ئەوەندە کۆمێنتم بۆ بنووسا ڤیدۆکەت بۆ ئەنێرم. پیاوی وا کۆمێنتە نووسێ بۆ ئەو کەسانە بۆ ئەوی ڤیدۆکەی پێشاندن. عاشقی ئەوەیە کە لاشەی کەسێکی بەدڕەوشت ببینێ. پیاو شەرمی لێکە. ئەگە تەماشایکەی لە پیاوی سڵحەکە باپیرەیە هەندێکیان خاوەنی خێزانە، خاوەنی کچە، خاوەنی خوشکە، بەڵام بەداخەوە تەماشا دەکەی شەرم دەکەی ئەمە کۆمێنتە نووسێ بۆ ئەوەی ڤیدۆیەکی بەدڕەوشتی و خراپەکاری بۆ بێت. گەشتبێتە حەدێکی ئاوا بۆیە بەڕاستی شەرمە بۆ موسڵمان، بۆ نوێشکەر، بۆ ئەهلی قورئان، بۆ ئەهلی جومعە و جەماعەت عەوداڵ و شێتی وێڵی ڤیدۆی ئافرەتێک بێت کە ڕەوشت و ئەخلاقی لەدەستداوە. چەندەها ئافرەتی وا هەیە، چەندەها شتی وا ڕووی داوە. بۆچی فلیمە خراپەکان خەڵکی زۆر سەیری دەکات؟ چونکە خەڵکی بەڕاستی زۆرێک لە خەڵکی ڕەوشت و ئەخلاقی لەدەستداوە. کەم یا زۆر، چونکە ئینسانێک خاوەنی ئەخلاق و ڕەوشت بێ بە دوای ئەو شتانە ناگەڕێ، بەڵکو بلۆکی دەکات، بەڵکو دەیسڕێتەوە. بەڵام بڕۆ سەیری تۆڕە کۆمەڵایەتیەکان کە ئەو کاتە دەرەکەی من ڕاستەکەم یا درۆکەم. کۆمێنتەکان و شاهیدەکان و بینەرەکان و بڵاوکردنەوەکان بەڵگەی لەسەر هەموو شتێک. بەخوا گاور و جوولەکە نییە زۆربەی موسڵمانە، چونکە کاتێک کۆمێنتەکان دەخوێنیت و دەبینی خەڵکی دەیناسی، زۆربەی دەناسی. ئەهلی جومعە و جەماعەتە. باشە ئەوەندە عەوداڵی بەهەشت و ڕەزامەندی خوا بوویتایە، وەڵا خوا لێت ڕازیە بۆ دەیخستە بەهەشتەوە. بۆیە خۆشەویستان ئیمامی ابن قەیم ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ وقلة الحياء من موت القلب والروح. نماني حياء كمبونوي حياء كمبونوي شرم حياء لمردني ضلا أو ضلا مردوة أو الروح مردوة. بويا أم إنسان أخلاق الروشتي كم بوتوا هر ضلك زندوبة أخلاق الروشتي زاترتيها. بويا أو دعاء پیغمبری خواه صلى الله عليه وسلم بو إيما خاوني أخلاق الروشتي كي برز بين. شرم بو مسلمان، شرم لخوانك بدواي ئافرەتێکە ڕابکە کە خۆی پێ ئەڵێ بێ ئابڕووە بێ شەرمە دلۆڕی بەڕێستان، بەڵام دوای ڕاکات عەوداڵی شێتی ڤیدۆکەیەتی بۆ ئەوەندە هەوڵی ڕەزامەندی خوا نادەی.